لا سلێمانی کۆتایی بە قەیرانی غازی ماڵان هات. لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستانیش تیمەکانی بەرگری شارستانی کەوتونەتە حاڵەتی ئامادە باشیەوە. سڵاوتان لێبێت. ئیتر شتێک نەما بە ناوی قەیرانی غاز. هەر سیارەی غازەکەت بینی ڕای بگرە و چەند غازە دوویست بیکڕا. قایمقامەتی سلێمانی بڕیاریدا ئیتر بۆ وەرگرتنی غاز پێویست بە فۆرمی بایعی ناکات، چونکە غاز ئەوەندە زۆر بووە بەشی هەموو کەس ئەکات و وەکجاران بە 8500 دینارە. هەموو ڕۆژەیەک لە سلێمانی 122 تۆن غاز دەدرێت بە 20 کارگا. ئەوەی پێویست بوو دەیدەن بە خەڵکو، ئەوەی دیکەش ئەمباری دەکەن بۆ وەرزە ساردەکان. ئیتر لەم وەرزەدا هەموو ڕۆژێک سلێمانی پێویستی بە 8000 بوتڵ غاز هەیە. لە هاویندا خەڵک ئەوەندە غاز بەکار ناهێنێت و بە 5000 بوتڵ کاری شارمەی سەرە بێت. بەڵام لە وەرزە ساردەکان بە تایبەتیش زستان زۆر پێویست دەبێت و 18000 بوتڵ ئینجا پێویستی خەڵک پڕ ئەکاتەوە. ئیتر ئەم چەند مانگا کاری تیمەکانی بەرگری شارستانی لە هەموو ناوچەکان قڕس ئەبێت. دەبێت شەو ڕۆژ ساز و ئاگادار بن نەوەک دەغڵ و دان و پوش و پاوان ئاگر بگرێت. جا هەر لەبەر ئەوەی لە هەموو ناوچە جیاوازەکان ئامادەسازی تەواو کراوە. پەیامنێری 964 لە گەرمیان سۆراغی ئەمەی کرد. ئیبراهیم محەممەد و تەبێژی بەرگری شارستانی ئیدارەی گەرمیان باسی لەوە کرد کە لە سەرەتای وەرزی دروێنە چاک خۆیان حازر کردووە، دەتیمی گەڕۆچیان داناوە، سیارەکانیان باش کردوتەوە و تایە و پێداویستیان بۆ دابین کراوە و هەموو کارمەندەکانیش حازرن تا خوانە خواستا ئەگەر ئاگرێک کەوتەوە زوو بگەنە سەری. بەرگری شارستانی یەک داواشی لە جوتیاران هەیە، دەڵێ جار و پوشەکان مەسووتێنن بە خۆتان و خەڵکی دیکەش با تووشی زەرەر و زیان نەبین. ئەمەی دەیبینن حاڵی ڕێگای کەمەربەندی خەلیفانە، لەبەر تەپ و تۆست چاو نابینێت. خەڵکی ئەو ناوەش حاڵیان نەماوە و دەڵێن زوو چارەیەکمان لێ بکەن. ئەم ڕێگایە هەولێر و ئیدارەی سۆران بەیەکەوە ئەبەستێتەوە. یەکێکە لە ڕێگا سەرچەکانی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران. جاران چاڵ و چۆڵی زۆر بوو، دوای ئەوەی بە خۆڵ و چەو پڕکرایەوە ئێستا تەپ و تۆزێک دروست بووە و سەری دیار نییە. خانمێک کەماڵیان لەو ناوەیە بۆ 964 قسەی کردووە، ئەڵێت تابرەی بێسیحەتین لەوەتەی جەژنە چەند جار برایمە خەستەخانە بەخاخیان لۆ دانایمە چونکە حەساسیەتن هەیە. ئەو پیاوەش کەماڵیان لەو ناوەیە دەڵێت ئەوەندە تەپ و تۆز لەسەر خۆمان و ماڵ و سیارەمان کۆبۆتەوە دەڵێی ماکسیمیلیانین. ئێوە دەزانن ماکسیمیلیان مەبەستی یارانی ئەشکەوتە. چەند زانیاری یەکەم لە سەروەزئی کامێراکانی هاتوچۆ بۆ هێناون دڵنیام سوودی لێ ئەبینن. لای خۆتان بیهێڵنەوە و کە چوونە سەرە و شەقامانە ئاگاتان لێبێت. لە ڕۆژی یەکشەمەی داهاتوەوە کە دەکاتە هەفتی مانگ واتە ئەو مانگا لە کاتژمێر دەی بەیانی هەموو کامێراکانی ڕێی کەلار و کفری بە شێوەی خاڵ بۆ خاڵ و بە فەرمی خێرایی تۆمارەکەن. هەر لە هەمان ڕۆژ و کات لە شوێنەکانی دیکە سیستەمی خاڵ بۆ خاڵ گۆڕانکاریان بەسەردادێت. کامێراکانی دەرەوەی شار کامێرای یەکەم و کۆتایی و کامێرای ناو شارەکانی سەر ئەو ڕێگایانە خاڵ بۆ خاڵ نابن و کاتێک دەگەیتە بەردەم کامێراکە ئینجا خێرایی حسابەکەن. بەڵام لە باقی ڕێگاکان وەک خۆیەتی بۆ نمونە ڕێگای تاسلوزە دوکان، تاسلوزە چەمچەماڵ، هوانە وارماوە، عەربەت، هەڵەبجە، پێنجوێن ئەم گۆڕانکاریانە ڕوئەدەن. سەرچاوەی هەموو ئەو زانیاریانەش بێگومان بەڕێوەبەرەتی هاتوچۆی سلێمانیە. ئەو دوو ژینگە پارێزەی کە ساڵی پار بەهۆی ئاگرکەوتنەوە گیانیان لەدەستدا بوو ئەمڕۆ بە شێوێکی فەرمی کران بە شەهیدی هاوڵاتی. سەرنجتان بۆ ئەو هەواڵە ڕائەکێشم کە دوو لە ژینگە پارێزەکانی شاری پێنجوێن پار ئاگرێکی گەورە کەوتبووەوە و بزانم ئاگرەکە لە ناوچەی هەڵاڵاوا بوو، بەڕێ هەڵاڵاوا بوو. هەریەک لە بێستون عەبدوڵڵا و ئالان یوسف کە دوو ژینگە پارێزی سنووری پێنجوێن بوون لەو هەڵمەتەی کەویستیان ئاگرەکە بکشێنەوە بە سەختی بریندار بوون. دواتر ماوەی چەند ڕۆژێک لە نەخۆشخانە مانەوە بەداخەوە گیانیان لەدەستدا. ئەمڕۆ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی نووسراوێکی دەرکردووە هەردوو ئەو ژینگە پارێزە گیان بەخت کردووەی وەکو شەهیدی هاوڵاتی ناساندووە. دەمەوێت لێرەوە سەرنجتان بۆ ئەوە ڕاکێشم
ئەها ئاگرکەوتنەوە چی لێ وە پاش ئەکەوێ بۆ نمونە ئەگەر ئەو ئاگرا نەکەوت بایەوە ئەو دوو ژینگە پارێزە بریندار نەئەبوون دواتر گیانیان لە دەست نەئەدا. هەر ئاگرکەوتنەوەیەک هەر زەرەر و زیانێک کە بە ژینگە ئەگا بێگومان پاشخانێکی خراپ بەجێ ئەهێڵێ. هیوادارین هەموو لایەکمان بتوانین نمونەی ئەو دوو ژینگە پارێزە بکەینە سەنجی مەحەک بۆ ئەوی بتوانین بەباشی ژینگەی وڵاتەکەمان بپارێزین. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بڵێەوە.